سڵاو دیاردەیەم جارەمان باز لە سوچێکی تری کۆمەڵگە و ئەو دیوەپەروەردەیەکەین کە لە کوردستانە بە دیوێکی خراپە باش نییە. هەڵبەتە پێشووی باسی دیاردەکە بکە من باسیەوەکەم کە سەرباری ئەوەی کە ئەزانین گوزەرانی موچەخۆران بەگشتی لە کوردستانە ئەلەم کاتە لە دۆخێکی خراپایە بۆی زڕۆفی سیاسی لە کوردستان و عێراقا، بەڵام هیچ کام لەو دۆخە خراپانی کە بەسەر وڵاتێکایە ناکرێ یاسا گرنگەکانی ناکرێ ئەو دیاردانەی کە نابێ ببنە دیاردە هەبێت. دیاردەیەم جارەمان لەسەر مامۆستای تایبەتە کە ئەمە بەڕاستی بۆتە دیاردە. مەسەلەن ئاواکەی یعنی ببوورە بەڕێزێک بووی نووسیم بەشێکی مامۆستاکانی ئێستا وەکو قاچاقچیەکانی ڕێی یۆنان مامەڵاکەن، چۆن قاچاقچەکان ئەیانوت فلان مسۆگەر و فلان گەرنتی و فلان نازانم چی و چی. بەشێک لە مامۆستاکانی کوردستانیش هەمان هەوایان هەیە و هەمان بە هەمان هەوایی شەکەن. مەسەلەن فلان مامۆسای بیرکاری گەرنتی، فلان نازانم مامۆسای فیزیا، یعنی تر نازام ناوشتی وایان لە خۆیان ناوەکو کە بۆیان نووسیوم وەکو قاچاقچەکانی ڕێی یۆنانن. پرسیارەکە ئەوەیە ئەم مامۆسا بەڕێزانە ئەو دەرزە گەرنتی کە گەرنتی PN و لە پەیجەکانەوە ڕیکلام بۆ خۆیانەکەن بۆچی لە هۆڵەکانی خوێننە بەو کواڵێتی و بەو تەکنیکە وانە ناڵێنەوە، یان مەبەستەکەیان ئەوەیە کە لە هۆڵەکانە تەلەبەکان تێنەگەن و ئیجباریان کەن کە باوکو دایکی تەلەبەی داما و 2 میلیۆن دینار بە هەر مامۆستایەک بۆ هەروانەیەک و لە کۆتاییشە بە هۆکاری ئەو سترێسە زۆرەی کە لەسەر شانی تەلەبە دروستە بێ ناتوانێت وەکو پێویست ئەو نمرەیە بێنێ کە خواستی دایک و باوچێتی. بە خۆشحاڵیەوە بە میواناری سەیوان عەلی کاکەی بریکاری وەزارەتی پەروەردە لەگەڵمانە بۆ چەند پرسیارێک سوپاس کە ئامادەبووی، هیوادارم جەرابیشت تەریبی لەگەڵمانە و بە وردی دەستخێنە ناو ئەم برینەوە. سازان مندەلاوی خوێندکاری دکتۆرا و ئەزممویش لە پێما بێ دکتۆراکەت لە وڵاتی ئوسترالیا خوێنووە، پێم خۆشە بەراوردکاریە بکەی لە نێوان کوردستان و ئوسترالیا بابزانین و دیاردەی کە ئێمە باسیەکەین ئەسڵ و فەسڵەکەی بێت چۆن چۆنی بێ. و هەروەها محەممەد سۆفتوێر لەقەبێکی تۆزێ سەیرە، بەڵام هەروەکو خۆت داوات کرد و پێتەڵین جەناب بەدەر لەوەی کاندا زیاری، بەڵام بەڕێوبەری سنتەری زانیاریت بۆ پۆلی 12 کە جەنابتان سووکە کۆمپانیایەکتان هەیە بۆ ئامادەکردنی مامۆستای تایبەت و بۆ ڕاوێژکاریش بۆ خوێندکاران کە چ مامۆستای هەڵبژێن چی بکەن و چی نەکەن. یان ڕاوێژکردنی قوتابیانە، ینی مەسەرەن نەک مەسەرەن مامۆستای تایبەت لەبوو تەڵەوەکان، بەڵام ئەوەیە یان مەسەن زۆر کاتێک قوتابی ڕێنمایی دەکەن. باشە ڕێنمایی یەکەن کە مامۆستای تایبەت بکەن نەک بگرن، یانی مەسەن زۆر کاتێک داوامان لێ دەکرێت نەک مەسەرەن هەر تایبەت بی بەو شتە. باش حەقی خۆتە دیفاع بکەیتەوە. شتەکە ئەوە. ئاهەنگ فەرهاد توێژەری دەرونی جەنابیشە بەخێر بێ لە ڕووی دەرونیەوە ئەمێ لەناو بەرنامەکە باسیەوە بۆ بکەی بۆچی خوێندکارێک سەرباریەوەی کە کۆڵێک پارەشی بۆ خەرجەکرێ بەڵام ئەو نمرێ نایانێ بە بۆچوونی زۆرێک لەو بەڕێزانی کە دەروون ناسن. قسەکە ئەوەیە کە خودی گرتنی مامۆستا و ئەو جەوە سترێسێک بۆ خوێندکارە دروستەکە کە ناتوانێت دەرەجەیەکی ئەو نمرێ بێنێکە کە سوکاریەوە. و هەروەها خوێندکارێکی بەڕێزم لەگەڵایە کە بە خۆشحاڵیەوە کاتێک کە پرۆمۆشنمان بۆم بەرنمەیە کرد ینی پەیوەندی پێوە کردین و ئێمەش ڕاکەیمان سەرنجەکەیمان بە هەند وەرگرت و ئەویش قسەمان بۆ کاوکو قوربانیەک بەداخەوە، ینی وای لاتووە پرۆسەی پەروەردەش لە کوردستانە قوربانی لێکێتەوە. جەنابیش زۆر سوپاس دەکەم ئازیێتە کێشە، هیوادارم بە جۆرێک دەستخیتە ناوم برینەوە کە بتوانین بەرەو چارەسەری بەرین. بەر لە ئێوە بە یەکەم پرسیارم لە کاکسەیوان بکەم وەک بریکاری وەزارەتی پەروەردە، هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردووشا لەگەڵ کاگالانە ئێمە لەسەر خەت بووین لەسەر ئەم بابەتە، جەنابیشی کۆمەڵێ سەرنجی جددی هەیە لەسەر ئەم بابەتە، بەڵام بەهۆی ئەو دۆخەی کە ئێستا کوردستانی گردۆتەوە و ڤایرۆسی کۆرۆنا و پاککەوتنی سیستەمی خوێندن و پەروەردە لە جیهانە و لە کوردستانیشە نەیتوانی بەشدار بێ. بەرحاڵ کاکسەیوان سڵاو لێبێ
ئەرکی کێشا هیوادارم وردەسخیتە ناو ئەم برینەوە. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم جەنابە دۆکو و بریکاری وەزارەت چۆنی سەیری ئەو مامۆستا بەڕێزانە ئاکەیت کە وەک باسم کرد لە بریەوەی کە ئەو توانایی هەیەە لە هۆڵەکانی خوێندنە پێشکەشی بکەن و فێری خوێنکارانی بکەن، بەڵام بەداخەوە وا لە خوێنکارانەکەن هەندێک لەو مامۆستایانە کە بە ئیجباری بەوانەی تایبەت دەرز بڵێنەوە. فەرموو. سڵاو کاک دەروون، سڵاو لە بینەران، سوپاس بۆ ئەم دەرفەتە کێمە بتوانین هەندێک ڕوونکەرەوە بین لەسەر چۆنێتی داوام و چۆنێتی دەرچنەوە و چۆنێتی ئیشکردنی مامۆستایان لەگەڵ قوتابیانە بۆ مەسەلەی وتنەوەی دەرسی تایبەت لە قوتابخانەکانەوەی ڕاستی بێ ئێمە وەکو وەزارەت هەوڵمانیاوە کە هەموو ئاسانکاریە بکەین بۆی قوتابیەکان بە تەواوی ئەو دەرسانەی کە پێویستە وەری بگرن، بەڵام ئێمە ناتوانین کۆنتترۆل خێن سەر هەموو مامۆستایەک و ناتوانین کۆنتترۆل خێن سەر هەموو ماڵێکیش کە نتوانێت مامۆستا بگرێ و لە ماڵەوە دەست بە مناڵەکانی بێت. تەوان ئەم کێشەیە کێشەی ترێهێنێتە پێشەوە کە مەسلەی پارەیە. ئەو مامۆستایانە بە خۆڕایی ناڕۆن بۆ ماڵان و دەرس دڵێنەوە و لەوانەیە لێرا فەرق و جیاوازێکیش دروست ببێت. ئەوانەیە کە دەوڵەمەند ئەتوانن مامۆستای چاک بگرن بۆ تەلەبەکانیان لە ماڵەوە دەرسیان پێ بڵێن و ئەوانشی کە توانای مادیان خراپە ناتوانن مامۆستا بگرن تەنیا لەسەر ئەو دەرسانەیە. هەر لەبەرەوەی ئێمە لە وەزارەتی پەروەردە هەموو هەوڵێکی خۆمانمانیاوە بۆ ئەوەی مامۆستاکان بتوانن دەرسی کامل بە دەرسەکان بە قوتابیەکان بڵێنەوە لە ڕێگەی ئێوانەوە، لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنیەوە، لە ڕێگەی بۆ ئەم زروفەی ئێستا لە ڕێگەی تەلەڤیزیۆنی پەروەردەوە. لە تەلەڤیزیۆنی پەروەردەش هەروە لینکێکمان کردوێتەوە کە دەرسێکی زۆری تیاوترێتەوە، سایتێکمان کردوێتەوە گەنجەکەی 5,000 ڤیددیۆی تایە کە قوتابیەکان ئەتوانی استیفادەی لێ بکەن و لە تەلەڤیزیۆنی پەروەردەوە ئەتوانن داونلۆدی کەن بۆ سەر ئالەتە زیرەکەەکانی خۆیان و بتوانن بەش تەواوی دەرسەکانی خۆیان بخوێنن. بەڵام بۆ مەسلەی ئێمە پۆلیس نین بتوانین کۆنتترۆلی هەموو ماڵێ بکەین و بتوانین کۆنتترۆلی هەموو مامۆستایە بکەین. ئێمە لە وڵاتێکە ئاژین وڵاتێکە ئازادی ڕادەربڕین، ئازادی کارکردن، ئازادی چۆنیەتی هەڵس و کەوت لەگەڵ خەڵکانی ترا، مامۆستا لەگەڵ تەلەبە لەگەڵ مامۆستا هەیە، لەبەرەوەی من ناتوانین کۆنتترۆلیان بکەین و ئەمە کەوێتە دەستی دایک و باوکان لەگەڵ مامۆستاکانە. دەستەکانی خۆش هەڵبەتە بە پرسیارێکی تر هەر لەگەڵمانە بمێنەرەوە پێما بێڕوونکردنوویەکی مۆخنیات پێوتین و هەر دوێنێش لەگەڵ کاگالان کە قسەم کرد هەمانە قسانی جەنابتی کرد، بەڵامی تر بابزانین حەقیقەتی ئەم دیاردەیە چییە. کاک محەممەد جەنابتان تقریبان وەکو باسمان کرد سنتەرێکتان هەیە بۆ ڕاوێژکاری خوێندکاران و دۆزینەوەی هەندێک ڕێگا چارەسەر بۆی کە خوێندکاران چۆنی بگات بەوانەیە کە لی تێناگا. جەنابیشت کوڕێکی گەنجیت و ڕەنگە جەنابیشت بەو پرۆسەیە ڕۆشت بێتیت بە پرۆسەوەی کە لەوانەیەک تێنەگەیشتویت. ئایا ئەمە وای کردووە کە لە لاشعوری خوێندکارانە ئەوە دروست بێت کە لە پۆلا لەوانەیەک تێنەگەی یەکسەر بیر لە پارەکە بکاتەوە کە هەمان مامۆسایەکی تر کە زیرەکە و توانای تێگەیاننی هەیە بە هەر جۆرێک بێ پەنابەرێ بۆی کە لە دەرەوەی هۆڵەکانی خوێندن لە ناو قوتابخانەکانە فێر بێت وانەیەک تێبگە. خۆی ئەو بابەتە یان دەتوانم لە سەرەتا دەبەوە باسی بکەم کە وەکو عادەتە لێ هاتیانی وەکو چاودێکەری یعنی قوتابیەکە پێشەوەی بگات بەوانەکەی لە پۆلی 12 ینی هێشتا پۆلی 10 و 11 ئامادەیە دەڵێ ئەگەر بچمە پۆلی 12 دەبێ مامۆستا بگرم، یعنی هێشتا نەگەیشتنە ناو پرۆسەکەی، یعنی ئەو شتەش لە پێشترەوە لە بۆی بینیتی یاخود لە بۆی ماوەتەوە یعنی قسەکە واگەیشتەوەی دەبێت لە مامۆستای تایبەت بگری، یعنی نازانێت هێشتا مەنهەجەکە چی تێدایە باز لە مامۆستای تایبەت دەکات. خۆی مامۆستای تایبەت یعنی لەوانەیە هەندێک تەڵەبە هەبی بتوانانی سوودی لێ ببینی، بەڵام زۆر زەروریەتیش نییە. یعنی ئێستا ئەگەر لە سەرەتادا وەکو نمونەی خۆم دەست پێ بکەم هێشتا نەبوومە پۆلی 12 بە منیان دەگوت سەفی 12 زۆر گرانە ناتوانانی ئەتو ئەگە بەبێ مامۆستای تایبەت سەرکەوتوو بێ. هاتم تەماشای بابەتەکەم کرد کە هیچمە ناو بابەتەکەی مشام کرد ئەوانە ئەو ترسەنیە کە زۆربەی کەس باسی دەکات نەرە ئیلا دەبی مامۆستای تایبەت دەبی. لە هەمان کاتیشدا قۆناغەکەم زۆر بە سەرکەوتی بەبێ مامۆستای تایبەتیش توانێت نمرەی نزیک 95 بهێنمەوە قوتابیشم لەگەڵدا بە 7 مامۆستای تایبەتی هەبوو نمرەی 70 هێنابوو. یعنی ئەوە بۆ پێوەرە کە من یعنی نەڵم ئیلا مامۆستای تایبەت دەتوانێت قوتابی سەرکەوت بکە نا، یعنی مامۆستای تایبەت زۆر کاتەیە وەسیلەکە بەڵام زۆر زەروریەت نییە ئەوەی ئێستا بۆتە زۆر باو بەڕاستی، یعنی وەکو دیاردەی لێ هاتی هەر تەڵەبەک دەبتە پۆلی 12 بەتایبەت، یعنی من پۆلەکانی تە کەمترە ئەوەی گرنگە لە پۆلی 12 زۆرترین کەس مامۆستای تایبەت دەگریتن، یعنی ئەوەی بوویتە عادەتێک
وەکو چاولێکەریش لاتێ بەڕاستی ئەو مامۆستای تایبەتی گرتە دەبی ئەمنیش بیگرم ئەو لە بۆ کچەکەی سێ مامۆستای گرتیا ئەمش لە بۆ کوڕەکەم دەبی 8 مامۆستای گەشتۆتەوە شتە بەڵێ خێزانەکانی کوڕ منافەسەی مامۆساکەن بۆڵەکانیان بەڵێ ینی بگرەوەی نازانی بەمەستەکەش لە بۆچیانە توکە کارێک ئەنجام دەدەی دەبی بزانی هەدەفەکەت لە چییە یعنی من خێزانی وا دەناسم 2 ساڵە مامۆستای تایبەت لە بۆ کوڕەکەیان دەگرن لە هەمان کاتیشدا معادلەکەی هەر لە ساڵی پێشتر نزمتر بوو بی بەرزتر نییە یعنی ئەمە شوای کردی زۆر کاتەیە مەسەرەن قوتابی کە دەزانیتن دوای ئەوەی کە نمرەکە دەهێنی دەزانیت تەنها وەسیلەکە لە بۆ ئەوەی بتوانیتن معدلەکەی مەسەرەن پێ بەرز بکات و نەک ئەو مامۆستای بتوانانی هەموو شتێک لە بۆ بکە بڵێ وڵای تاوە چکە من مامۆستای تایبەتم گرتێتەوە ئەمن معدلی 100 لە پۆلی 12 دەهێنم یانەوە ئەمن معدلێکی بەرز دەسەخسە ناو برینەکە و پێشم خۆش بوو خۆت نمونەیەکی لەوەی کە نمونەی خوێنکارێکی زیرەکی بەبێ مامۆسانەوە پێنجێناوە نزیک 95.7 بەپێی زانیاری ئێوەمانان بەپی زانیاری ئێوەمانن کە لەناو ئەم سێکتەرا ئیشەکەن چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان بۆتە ئیشتان زۆربەی من ئەوەنەی کە ساڵانە جۆم لە ئەو خوێنکارانە بێ کە چوزانم یەکەم تا دێمەکانی کوردستان و خوێنکارانی کە دەرەجەی باشی شوێنن هەمیشە ئەو خوێنکارانن و خوێنکارانن کە خۆیان سعیان کردو خۆیانمان و کردو بەبێ مامۆستا وایە خۆی ئەوانەی مەسەرە دەخوێندن من خۆم ناسیایی خۆمەوە بزانم 6 مامۆسایان بۆ دو-سێ ساڵیش خەریک بوو لە 65 تێنە هەر نمونەی زیندوو زۆر یان ئەگەر لەسەر باسی بکە یانی هەڵبەتە ببوورە ئەمە هین نیان ئەمە خوا نەخواستە ڕەخنە و ڕوشانی شعوری ئەو خوێنکارانە نییە 65 من بۆ خۆم لە ژیانی خوێندنمە کەم جار هەفتاشم نێنەوە بەڕاستی ینی وازانام یەک دوو جار لە ژیانمە هەفتامێنەوە ڕاستە ینی ئیتر چوزانم وابوو من وابووم بۆ قسەکەیمە لەسەرەوە ینی زۆر کاتەیە ضروریەت نییە بەڕاستی یعنی ئەو قوتابیانێک کە سەرکەوتوو بوونە زۆربیان ئەگە بەپی ساڵانی زۆر پێشتر تەمەشا بکەین زۆربەی یەکەمەکانی هەرێم ئەستان هیچ مامۆستایان نەبوو لە مەکتەبە دەستخۆش حکومی دەستخۆش سازان خان جەنابە دۆکو خوێنکاری دکتۆرە بەڵام پێشوەکو خوێنکاری دکتۆرا قسم بۆ بکەی وەکو قسم بۆ بکە لە ئوسترالیا چۆنە لە ئوسترالیاش ئەم یانیگەرم بەرنامەی لە ئوسترالیا بمان کردایە خەڵک پێی سیر نەبوو کەشتی وا هەیە کاک دەروون تۆ لە هەموو شوێنێک لە دنیادا مامۆستای خصوصی هەیە بەڵام ئەوەی سرنجڕاکێشە لە مەوزوعە تۆ بەیانی ئەینی ئەو مامۆستایە کە لە مەکتب ئەبێ مەوزوعێکت پێ بڵێتەوە ئێوارە یەتە ماڵەوە وەکو ئەوەی لێ هاتووە دکتۆر ئەچیە نەخۆشخانە بەیانی ئەڵێ ئێوارە وەرە عیادە ئەینی مەوزوعە لێرە ئەوە تۆ کە ئەینی مامۆستایە بەیانیان و ئێواران کێشەکە لێرەیە باشە بۆچی تۆ بەیانی بۆی شەرح ناکەی بۆ ینی بۆچی لە هۆڵەکانی خوێندن لە قوتابخانە حکومیەکە بۆکو ئەوەی کە بە تایبەت لە ماڵەوە پارەوەرەبی بۆچی بۆی شەرح ناکەی هەڵبەتە باسێم 1-2 ساڵە ناکەین کە کێشەی دارایی هەیە و کێشەی موچە هەیە ئەم دیاردەی ساڵ و دوانوسیان نییە بڵین مامۆساکان لە بێ موچە یا پەنابەنە بەر ئەمە مامۆستا هەیە بۆ بە ملیۆنێر هەر ینی لەسەر جیرفانی تەلەبەی فەقیرۆژار بەداخە حکوومەتیش نەقەی لێوە ناتوە کە ئەبێ حکوومەت ڕۆڵی هەبێ بەڕاستیانی ئەم مامۆستایە بانکا بڵێ زەحمە نەبێ جەنابەت بۆ پیجێکە هەیە بە ناوی فڵان مسۆگەرەوە بەڵام لە کاتێکە مامۆستای لە فلان قوتابخانە بەو کوالێتیە دەرس شەرح ناکەی بۆ لە ماڵۆ شەرحێکی پرسیارەکە لێرە ئەوەیە باشە کێشەکە چییە؟ ئایا مامۆستا کاتی نییە؟ ئایا منهەج زۆرە؟ ئایا حسەکان کەمن؟ تۆ ئێستا 45 دقت هەیە لەوانەیە 40 دقت بۆ 45 دقه 5 دقەی ئەوەڵ ڕۆیشت 5 دقەی ئەخیر ڕۆیشت 35 دقه هەیە دەرسێک شەرحکەی لەوانەیە 40 کەس لە ناو پۆلەکە بن باشە هەر تەلەبێک و 1 دقەی بەرناکەوێت یعنی ئەگەر من یەک پرسیارم هەیە هەر تەلەبە و پرسیارێک مامۆستا فریا ناکەوێت یعنی هەیە ئەو وەزعەیە پێدوایە بەشێکی پەیوەندی بە سیستەمەکەشەوە ئەوە یەک اینجا لایەکی ترەوە هەیە مامۆستا خۆی هیلاک ناکە هەیە مامۆستا خۆی هیلاکەکە تۆ هاتیەوە سەر پرسیارەکەی ئوسترالیا ئەگەر لە ئوسترالیا ئەو مەوزوعە هەبێ ئەگەر پۆلێک لە 5 مناڵ زیاتر 4 مناڵ زیاتر مامۆستای خصوصیان هەیە یەکسەر تۆ پرسیارەکەی بۆچی لەم دەرسە بۆچی لەگەڵ ئەم مامۆستایە کێشەکە چییە؟ ئێمە لێرە ئەبێت تێ بگەین ئایا ئەوەیە تەلەبە خۆی هیلاک ناکە بە تەمای مامۆستای خصوصیە یان ئەوەیە فعلەن مامۆستا خۆی هیلاک ناکە لە ناو پۆل و لێرەش من نامەوێت باسی هەموو مامۆستایەک بکەین دائما ئەو شتەمان هەیە مامۆستا باشەکە و مامۆستای ئەوەی بە فشە وەریگرتووە باشە بۆ وایە ئێمە ئەبێ لەو مامۆستایانش بزانین
بۆچی ئایا کاتە ئایا منهەجەکەش وای لێ هاتووە ئەخلاقی پیشەیی مامۆساکانە ئەبێ من منهەج تەواو بکەم ئەبێ تێبگا تێنەگا منهەج ئەبێ ئاخیری ساڵ تەواو بێ بەس تۆ نابێ هەر ئاوا بڕۆی ئێستا بۆ مامۆستای خصوصی ئەهێنە ماڵەوە ئەو پرسیارێکی ترە بۆچی منهەجەکەی پێتەواوەکە دەرسی پێ ئەڵێتەوە من ئەوەی بیستومە ئەو مامۆستایە لەوانەیە 5 ملیۆن بدا ئەوانەی کە فعلەن باسییانەکەن کە ناویان دروست کردووە بۆ هەفتەی 1 سعات باشە چی ئەکا ئەو مامۆستای خصوصیە بەو هەفتە 1 سعاتە کە مامۆستای ناوپۆل پێ ناکرێ بیکە بەشێک لە خەمەکە ئەوەیە بەشێک هەر لەو مامۆسای هەندێک لەو مامۆسانە مامۆسای هەر مامۆسای ناوپۆلی ئەو خوێنکارەشن ئەوە ینی عیبەکە لەوایە ینی شوورەیەەکە لەوایە تۆ هەمان مامۆسای لە پۆلا بۆ تێناگەینی بۆ لە ماڵەوە تێگەینی بەڕاستی حەز دەکەم لەسەر ئەو باسە نەڕۆن ینی زۆر کاتی هەردوو جوولایانەیە خەلەلەکە ینی لە هەمان کاتدا من مامۆستای دەناسم تەڵەبە پێی گوتیە مامۆستا وەرە لە ماڵی دەرسم پێ برێ ئێتە مامۆستاکە پێی گوتیە کاکە من لێرە هەمان منهەجت پێ دەڵێم بەڵام ئەو دەڵێنە ئەم دەمە ئیلا لە ماڵەوە بین لە مەکتەبێ دەرسم پێ نەڵێ یعنی لەو قوتابخانەی کە لێتی ڕاستە بەڵام سەیری ئێمە هەر نوعی قسەکردنەکانمان لاقیە لێرەکان ینی بۆ نمونەوە کوای بێت دکتۆرێک لە خستەخانیی حکومی هەرچەنە دانی بۆ ڕۆژ کرێ بڵێ وەریەمە ئاەدەکە ئەو نێڵێ بڵێ ناکاکە من لێرە چارەسەر دەکەم من لێرە ئەوە دەکەم ینی ئەو مامۆساژ بە هەمان شێوە بەشێکی پەیوەندی بە ئەخلاقی پیشەیەوە هەیە ئەبێ و خوێنکارە وا لێ بکات انتباعێک لە لاشعوری ئەم خوێنکارانە دروستکات کە ئەبێ لێرە تێبگەن نەگەوەی کە چوزانم ینی بازرگانی بەشێک لە مامۆساکان نابرێتەوە مەسێن هاتوۆتە سەر مەلزەمە ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە ئەمەلزەمێت سعی نەکەیت و نەکری دەرناچی ئەوەوە بارحاڵ با نەچینە زۆر قوڵای چکە زنجیرەی بەرنامەی پەروەردەیمانەیە لەسەر بابەتانە من ئەمێ لە ئێستا تەنها لەسەرەوە قسە بکەم تۆ وەرەگرم پێشەوەی پرسیار لە جەناب بتکەم ئێمە نمونەیەکی زینومان هەیە لە ناو بەرنامەکە ئەمێ گوێ لەو نمونە زینەوە بگریت و ڕای خۆت لەسەر ئەم جۆرە هەنی ڕای خۆتم پێ بڵێ کاتێکە خوێنکارێک گاتە ئەو قۆناغی مامۆساشی گرتو بە بار چیرۆک و ڕووداوەکە باز نەکەم گوێی لێ بگرە و دواتر ئەگەر قسێکتە بوو لەسەری قسە بکە سڵاو لێبێ زۆر سوپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵما هەمیشە من وتومە بە پشتیوانی نمونەی زیینوەیەک و ئێوەمانان ئێمە ئەتوانین بەرنمەکانمان هێزی زیاتری بینێ پرسیارە لێ ناکەم بەڵام ینی بەداخەوە لە کوردستانە لە سێکتەری پەروەردەشا قوربانی هەیە تۆ بۆچی قوربانیت؟ سڵاو کاک دەروون سڵ لە میوانە تایبەتەکان دەست خۆشکا دەروون کە پێشنیاری ئەو بەرنامەیەم لێت کرد و قبولت کرد من 2 ساڵ لەمەوە بەر قوتابی پۆلی 12 بووم خاوەنی سێ خوشکم و برام نییە باوکم زۆر حەزیە کرد لە پۆلی 12 نمرەی بەرز بەدەستبێنم لە پۆلی 11 خولی تایبەت نردمی بۆ خولی تایبەت و لە پۆلی 12دا مامۆستای تایبەتی بۆ گرتم بۆ تاویوانەکان ئەو قسەی کە ئێساکەم لەوانەیە باوەڕ نەکەن باوکم خانووی بۆ فرۆشتم تاکو بتوانێت پارەی مامۆستا تایبەتەکانم بۆ بدات ئەو هەوڵوماندەبوونەی باوکم کە بۆی کردم بەڕاستی زۆر خەمی لێ خۆم چونکە نەمتوانی ئەو بەشە بەدەست بێنم کە باوکم هەوڵی بۆ ئەدا باوکم زۆر حەزیە کرد بەشی ئێستەدەلیانی بخۆێنم و تەواوکەم ئێستا بەڕاستی زۆر خەم ئەخۆم و تووشی خەمۆکیەک بووم کە باوکم ئەو هەموو مادیبوونەی بۆ کردم و ئەو هەموو ڕەنجەی بۆ کێشا بەڵام نەمتوانی ئەو نمرێ بەدەست بێنم کە باوکم حەزیە کرد دەسەکانی خۆش و من هیچی تر ناڵێم پێما بێت بە ماوەیەکی کورت باسی و ئازاری کرد کە ئێمە باسیەکەین ینی گەشتۆ تۆی کە باوکێک خانووە فرۆشە لە بڕووی مناڵەکەی سەیدەلانی بێنێ چوزانم ئەو کۆلێژە بێنە کە ئەوێت لە ڕووی نەفسیشەوە دۆخی زۆر خراپە چکە بە تەلەفۆنی ژێمە قسەمان کرد دۆخی زۆر خراپە ئەڵێ حتا ئەگەر بگەمەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ئەو کولیەش بێنمەوە کۆلێژش بێنمەوە بە هەر هۆکارێک بێت تازە دڵم شکالی تازا گەرە و کۆلێژش بێنم سەرکەوتو نابم چی ئەڵی دۆک و توێژەرێکی دەرونی لەسەر ئەو جۆرە خوێنکارانە لە ڕاستیدا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بابەتەکە زۆر هەستیار و گرنگە سەبارەت بەو خاتونەی لێرە تێبینی ئەوم کرد ئەو هەوڵوماندوبوونێکەوە باوکی لۆی داوە ئەوە هۆکار بووەکەوە ئەو کچە دەرنەچیت بۆ نمونە ئەگەر بێت و باوکی
وای لێ بکرد بە لەسەر حەز و ئارەزوی خۆی بیخین بە توانایە کە ئەو هەیتی ڕەنگە مەسەرەن دەرچوو بە بەڵام ئەو دیاریدەیە وای لێ کردێ دیاریدەیە کە لە کۆمەلگای باوەکەەوە مەسەرن بە حەز و ئارەزووی دایک و باوکان مەسەرە منداڵەکان بخوێن و لەبەر ناوبانجی و مەسەرەن خۆ دەرخستن لە کۆمەلگا هەم لایانی ئابوووریان مەسەرەن زەرش زانیان پێگەیشتووە هەم لانی دەرونی باوچی و هەم کچەکەش ینی خراپتر بووە هۆکارەکە دەگەڕێتەوە سەرەوەی لە کۆمەلگا شتە بوویتە دیاردێک لەلایەنمە ئەگەر بێت و دایکان و باوکان وا لە منداڵان نەکەنکەوە لەسەر حەز و ئارەزوەکانی خۆیان مەسەن بخوێن و ئەو ئامانجیان باشانی تۆ چۆنەڵی دیوێکی تری ئەم شتا بینی دیانی دیوێکی تری پەیوەندی بۆیە کە خێزانەکانی کورد ئەوێ مناڵەکانیان بەدلی ئەمان بخوێنن بەدلی ئەمانەوە کۆلێژە بێنەوێ قسەکە ئەوەیە بەڵێ ئەگەر بێت لەسەر حەز و ئارەزوی خۆی بخین با ڕەنگە دەرچوو بە بەڵام ئەو وەکو باسم کرد ئەو دیاردێکە لە کۆمەلگەی خۆمان کە باوە لەبەر ناوبانجی مەسەن خێزانەکە یا مەسەن بنێن کچی فلانە کەس هەمان ئەو بڕوانامەیە هینەیە لەبەر ناوبانجی خێزانەکە و ناوبانجی باش ویسە قسە بکەی بەڵێ باسی ئەوم کرد ویستم باسی ئەوی بکەم سیستەمی پەروەردەیی لە کوردستان لەبەر چی دایکان و باوکان مەسەرەن زیاتر منداڵەکانیان دەبەنە قوتابخانە ناحوکمیەکان دەگەڕێتەوە هەروەکو کە باسم کرد پێشتر لەبەر ناوبانجی و خۆ دەرخستن و ئەو هۆکارانەوە هۆکارێکی تریش مامۆستا لە قوتابخانەکان باشە لە کۆتاییشا لە ڕووی دەرونیەوە کاتێکە تۆزێک ڕەنگە لابین بەڵام ئایا لە ڕووی دەرونیشەوە کاتێکە بۆیە ئەم قسەیە هەیە کە زۆربەی و خوێنکارانی لە کوردستانە تەخەڕوجەکەن و ئەگەنە شوێن و مەکان و کولی خۆیان خزمەتکارێکی باش نابن ینی هەستەکەی بەشێکی و کارەکە ئەوە نییە کە ینی لەبەر ناوەکە ئەبێ بە دکتۆر لەبەر ناوەکە ئەبێ بە ئەندازیار لەبەر ناوەکە ئەبێ بە ئەو کۆلێژی کە ئەو خانمە باسی کرد مەسەلەن زەختی لێکراوە بەشێکی هۆکاری سەرنەکەوتنی ئێمە ئەوە نییە بەڵێ بێگومان ئەوەیە کە من کەسم زانیە دکتۆرای تاواکردیا ئەو حەز و ئارەزوی چکە بەخۆی حەزی لێ نەبووە کە بڕوانامەکە بەدەستینە تو ئەو کاری کردێ کە بەخۆی حەزی لێ بووە باش لێرەدا عینی ئەو مەوزوعە مامۆستا کە دەرس ئەڵێتەوە لە ئەوڵەوە حەزی نەکردووە ببێتە مامۆستا طبعا ئەڕواتە ناو پۆل بە حەزەوە ناچێتە ناو پۆل ئەڕواتە ناو پۆل بە لێو بە خەندە ناچێتە ناو پۆل ئەڕواتە ناو پۆل تۆ تەمبەڵی تۆ وای تۆ یەک جار بە تەلەبە بڵێ تۆ تەمبەڵی هەموو ژیانی لە بیرکاری زایفە بێ لەوانەیە خۆی ئەسڵەن لە بیرکاری زۆر باشە بەس خۆی مامۆستاکە ئەسڵەن تااقەتی مامۆستابوونی نییە هەر یەتەوە سەر عینی ئەو خاڵەکە باسمان کرد کە لە یەکەمەوە حەزی لێ نەکردووە لەسەر خاڵی باسی کردیانی لە بۆ ئەوەیە مەسەن تەڵەبە کە مامۆستای تایبەت دەگری هۆکاری سەرچەکەی ئەوەیە دەرەجەی بەرز بهێنی یعنی تەڵەبەکە ئەگەر بەخۆی هەوڵ بداکی دەردەسیتن بەڵام دەڵێنا کوکچی فلان کەس بۆتە سەیدەلانی هێنا دەبێت توش سەیدەلانی بێنی هەرچ دەوێت ئەمن لە بۆ دەکەوا من داکی تەڵەبەی دەناسم هەموو زێڕەکانی خۆی فرۆشتیە بەس لەبەر ئەوی بیداتە مامۆستای تایبەت لە بۆ کچەکەی ببێتە دکتۆر یعنی هەموو شتێکی لە بۆ کردی بەس لەوەی لە هەمان کاتیشدا ینی پاش ئەو هەموو شتانەش هەر ئەو نمرێ نەهێنن کە لەو بەشە وەربگیرێت ئاگاتانی شلەیە دایک ویستی ئەو نمونەیە هێناتان باوکم ویستی برام ویستی نا ئەی تۆ چیت ئەوێ ئەی تەلەبە تۆ چیت ئەوێ تۆ بۆ ئەخوێنی بۆ خۆتی لاکەکەی ئێستا ئێمە هەرسێکمان لەوانەیە لەگەڵ تۆش کاک دەروون نە دکتۆرین نە ئەندازیارین نە محامین و خۆمان زۆر تۆ ئەندازیاری دەی تۆ قەینە بۆ خۆم باس ئەەکەم خۆم زۆر بەسەرکەوتو ئەبینم شەرت نییە کوردستان زۆرتر لەوەی پێویستە ببینە دکتۆر و ببینە محامی و ینی هەمیشە ئەگەر تۆ زەلانەی لە بابەتی مامۆسای تایبەت وشتەوە ینی هەمیشە سەرکەوتنی کۆمەلگا ئەوەیە کە توانای هەمە جۆری تیابێت ینی ئەمە بە تاریخ ئەتوانم بڵێن 50 ساڵە هەموو کوردەیە بێ بە دکتۆر و بە مهندیس بۆیە ئێستا بە لێشاوێک دکتۆر و مهندیسی بەشێکیان لێم وەرنەگرنەوە بەشێکیان
لێشاوێک دکتۆر و مهندسی بێ ئەزمون دروست بووە ئەم وڵاتە پڕە لە دکتۆر بەڵام دایک و باو چێکێکمان کە نەخۆشیێکی قورسەگرێ برێتە دەرەوەی وڵات ئەم وڵاتە پڕپڕە لە ئەندازیار بەڵام کاتێک ئەپارتمانێکی گەورە دروستەکرێ سوود لە ئەندازیاری دەرەوەی کوردستان وەرەگیرێ قسەکە ئەوە نییە کەمکردنەوەی ئەندازیاری زۆر باش لە کوردستانەیە دکتۆری زۆر باشێ بەڵام لە کۆتاییە ئەبێ ئەم گریانە تحقیق درێ بۆی کە ئەم شتە دووبارە نەبێتەوە بەڕاستی یعنی سیرەکەی لە کوردستانە کۆمەڵە جوتیاری نمونەیی هەیە چەند جوتیارێکن کە بەقەر وەزیرێک دەسوجێ دەستیان دیارە لە چەند دۆنمێکە لە چەند هەزار مەترێکی ماڵەکەیە دنیایەک پێشکەوتنووی بدا کردووە بەڕاستی لەبەرەوە ئەمە ڕوونە خەیاتێکی ژەتوانی ئەم شتە بکە ئەمە ڕوونە چوزانم پەیکەرتاشێکی ژەتوانی ئەو شتە بکە بەڵام ئێمە مشکلیەوەمانە جددیەتی تاکمان ئێمە پێمان وایە استراتیجێکمانەیە گەر نەبین بە فلان شتی تر ئێمە سەرکەوتو نابین ئەو فلانشتەش بەشێکی بە حەزی خۆمانە بەشێکی بە حەزی دایک و باوکە منەمەوە پرسم لە وڵاتی چووکو ئوسترالیا کاتێک تەلەبەیەک لە مامۆستاکەی تێنەگات ڕێو شوێنەیە بەتە هەمان پرسیاری جەنابی شت دێسا لە بریکاری وەزیرەکەم ئەبێت چی بکاتیانی ئەگەر مەسەلەن خوێنکارێک لە تەلەبەکەی تێناگات یعنی خوێنکارێک لە مامۆستاکەی تێناگات ڕێو شوێنێک هەیە بۆی کە ئاعتراز با بڵێ من لەم مامۆستایە تێناگەم کاک دەروون تۆ هەر کاتێک تەلەبەت تێناگا پرسیار ئەکا وەڵام ئەدرێتەوە لەو مەرحەلە پرسیارەدا تەلەبێکی تریش زیاتر تێئەگا بەڵام لێوێ کات هەیە تۆ ئەوە نەکاتت هەیە کە تەلەبە لەوانەیە دوای دەوام ئەتوانێت بێت پرسیارت لێ بکە مامۆستا هەستەکە ئەو مەوزوعە خاوە هەفتێکی تر ئضافە ئەکە هەر باسی عینی مەوزوعەکە ئێمە لێرە منهەجمان ڕاکە تا بێ و کتێبە تاواپی ئەبێ ئیتر تێگەیشتووە تێنەگەیشتووە کاک دەرون دەگەڕێتەوە سەر ئەوەی مەسەن سیستەمی چاودێری لە قوتابخانەکان کەمە ڕەنگە مەسەن قوتابخانە ئەهلیەکان سیستەمی چاودێریان زیاتر بی لە زیاتی مەسەن سەرپەرشتیارێکی دوو سەرپەرشتیارەیە ئەو سەرپەرشتیارە هەفتانە کۆبنەوەیان پێدەکا مانگانە کۆبنەوەیان پێدەکا مەسەن منهەجەکان کو دەڕوە قوتابیەکان چ کێشەیان هەیە لەوانێ مەسەن توێژەری دەرونی کۆمەڵاتیشیان هەبی یان مەسەن دەرونی پاڵپشتی دەرونی کۆمەڵاتیان پێشکەش بکرێتن لێ ینی سیستەمی چاودێری ئاگاداربی لە ئێستا لە قوتابخانەکانە بۆ نمونە ژماری مامۆستاکان یا ژمارەی کەسێ لای کە سوکاری خوێنکار یان ئیلا بێ کە سوکاری خوێنکار پەیوەندی بکات بە سەردانی قوتابخانەکە بکات ئەوەندەی تۆ معلوماتەیە بێ زانیاری تەبیانی ژمارە و کۆنتاکتی و مامۆستایانە هەیە لای کە سوکاری خوێنکارەکە بۆ نمونە ئێستا دایک و باوچێک مناڵەکەی لە فیزیات هێناگەم ینی ئەیلا بێم دایک و باوکە بچێ بۆ مەکتەب ینی هەر بە سیستەمە کۆنەکەیان ێسا بۆ نمونە بەشێک لە قوتابخانەیەکان گروپیاندا ناوە مەسەلەن بە ئیمێڵە مەسەلەن هەندێک جاری وایە سعی مناڵەکەت تەسویری چێکەی نێری بۆ مامۆساگەڵی مامۆسان پرسیارە زۆرەکە بۆ ینی چۆنە لێ ئەم هەلومەرجان ڕێخستووە قوتابخانە ئەهلیەکان کە لەسەر دەستی کۆمەڵێ سەرمایهدار بەڵام حکومت بۆ ئەمە ناکە کۆنتاکتەکە هەر پێم وا بێ شێوە کلاسیکەکەی جارانە هەر ئەبێ دایک و باوکە سەردانی مەکتەب کات و مامۆساکە بە لالووتێک و قسەیان لەگەڵ ئاکاتوەمانە یان ئەڵێ هەندێک مامۆسایە ساوکۆی کە دڵاری بکەن دایما وەرەقەیەکیان پێ ڕقەمی شخصی خۆیان نەنێ بووی کە دایک و باوکەکە وەریگرێ و دوای مەعامەلی پارەکە بکەن بە چەند لە ماڵەوە تێگەین نمونێ زیندوم هەیە لەسەر بابەتێک کە تازە باس کرد کاک دەروون مامۆستا هەبووە وانەی ئینگلیزی لە قوتابخانەی ئەوەی گوتیتەوە حکومی هەمان تەڵەبەی هەبووە ئەو تەڵەبێ لە دەرسیوی مەسەرەن نمرەی باشی نینە بەڵام تەڵەبەکە زانیتی مامۆستایەکە ئاسی باشە مستەوای باشە توانێت ئەوە هەیە تێبگەیتن لە ماڵەوە بە ڕۆژ بەدە ڕۆژ بەدە سەعاتی هە ڕۆژی بە سەعاتە چی دەرسی تایبەتی پێگوتیا دەرەجەی بەرز بووە هەمان مامۆستا و هەمان مەکتەب بڵێ کاک دەروون لەوانەیە من ئەفو لێرە تۆ زۆر مقارنەی ئوسترالیامان کرد من ناتوانم مامۆستایە کە لەوێ 6,000 دلار مانگی وەرەگرێ دوای تاکس مقارنەی بکەم لەگەڵ مامۆستای 600,000 وەرەگرێ لێرە لەوانەیە 5 وەرەقە بێ طبعاً کە تۆ پارەم پێ ئەدەی کە تۆ من دەخلەکەم زۆرترە بە 200% زیاتر ئەدەم بەڵام سەیری لێرە تۆزێ لایەنگری مامۆستاش پشتگیری نەبێ لە حکوومەت و وەزارەتی پەروەردە و من تۆزێک ڕقیش قساکەم بەڵام لێمە وەکو لە ئەوەڵیشا باسم کردیم باسی ئەم 1-2 ساڵە ناکرد لە ڕابردووە دۆخی مامۆستا لە کوردستانە خراپ نەبووە لە ڕووی موچەوە
ینی موچیان خراپ نەبووە حتا هەرچێ گەوتران و مامۆستایە چوزانم مامۆسامووی دووسێ سیارەی هەبوو لەخوا بەزیابێ تاقمی ماڵەکەی ئەم جەژن بۆ و جەژنە گۆڕیانی لە ڕووی مادیەوە بەپێی ئەم هەلومەرجەی کوردستان خراپ نەبوو بەڵام ئەم دیاردەیە شەر هەبوو بار حەڵبا ئەو پرسیارە لە کاکسەیوان بکەم کاکسەیوانجان تەلەبەیە گەگەر تێنەگات ینی خوێنکارێک گەگەر لە پۆلا تێنەگات ئایا میکانیزمێکتان هەیە بۆ سکاڵای ئەو خوێنکارە بیگەینێ بە جەنابتان؟ ئێمە کاک دەروون ئێمە میکانیزمانداناوە بۆ ئەوەی قوتابی بتوانێت سکاڵای خۆی بگەێنێت بە چەند شێوەیەک یەکەم ئێمە باوەڕمان بە ئیداری قوتابخانەکانی خۆمان هەیە و ئێمە یەکەم شت لە ڕێگەی ئیداری قوتابخانەکانەوە قوتابی توانێت بڕاتە لای ئیدارەوە شکات بکە یا سکاڵا بکات لەو مامۆستایە یا لە چۆنیەتی دەرسوتێ ئەو مامۆستایە ئەمە ڕێگەیەکیانە ڕێگەیەکی تر لە ڕێگەی ئەلکترۆنیەوە کە ئێمە مایلمان هەیە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە توانن لێمە تەلەفۆنمان هەیە سێ تەلەفۆنمان هەیە و چەند عنوانێکی ئەلکترۆنیمانەیە لە ڕێگەی ئەوانەوە ئەگەر ئەوەش استیفادەی نەبوو ئەوە دایک و باوکان لەگەڵ قوتابیەکە ئەتوانن ڕاستەوە خۆ بێنە وەزارەتەوە لە وەزارەت سکاڵای خۆیان بکەن و ئەو بەداداچن بکەمزان ئەو مایلەی کە نردویان هەیە ئەو سکاڵایی کە لە ڕێگەی تەلەفۆنەوە کردوان تا چەند لە وەزارەت بەدادچنی بۆ کراوە و تا چەند لەگەڵ مامۆساکە کۆنتاکت کراوە کە لەسەر ئەو شتانی کە قوتابیەکە یا دایک و باوکی قوتابیەکە لەگەڵ یا لە شێوەی دەرچنەوەی ناکۆکن یا بە شێوەیەک لە شێوەکان مامۆسا بەڕێی دایک و باوکەکە و قوتابیەکە نەیتوانیوە ئەو قوتابیت تێبگەینە بە شێوەیەکی چاک. دەست خۆشیەک پرسیاریتر لێ یەکەم و ئیتر زیاتر لە کاتە ناگرین هەڵبەتە ئەو کۆنتاکت و ئیمێلانی کە جەنابەت باسە کرد ئێمە ئەیخینە سەر شاشەکە بۆی کە خوێنکاران ئیشەڵاگەر کۆرۆنا گەشتە ئاستێکە پرۆسی خوێنن بە تەواتی ئاسایی بووە ئەو خوێنکارە بەڕێزانی گاگەر سکاڵایەکیانە بوو لە ئەدای مامۆستاکەیان ئەتوانن بەم کۆنتاکتانی کە ئێستا ئینووسین بەم ئیمێڵ و بەم ژمارە تەلەفۆنانە سکاڵای خۆیان تۆمار بکەن و ئەگەر سکاڵاکە گویان لێ نەیگیرە بە کوردستان 24 بڵێن وەکو ڕاگەاندنێکی دیار پشتوپەنایانە بین ئێمە ئەمانەیە دیاردەکان بەرەو چارەسەر بەرین نەگەوی هەربی و ڕژێنین و ئەوە بکەین لەبەرەوە هەر خوێنکارێکی بەڕێز کێشەیەکی هەیە توانێم کۆنتاکتانە بەکاربێنێ گەر جوابی نەیرایەوە پەیوەندی بە کوردستان 24 بکایمە پشتوپەنایانە بین بارحاڵ ئێوە کاکسەیوان وەکو بریکاری وەزارەتی پەروەردە هەڵبەت چ میکانیزمێکتان هەیە بۆی کاگەر خوێنکارێک لە پۆلا تێنەگەیشت یا ئیتر چوزانم لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە هیچ دوو کەسێک وەکو یەکوانە شاید کەسێکە بێت بە 5 دقە شتێک وەرگێ شاید کەسێکە بێ بە 50 دقە وەریگرێ ئەمە زیرەکی و تەمەڵی نییە بەڵام ئێوە چ میکانیزمێکتان هەیە بۆی کە خوێنکار بتوانێت بەدەر لە هۆڵەکانی خوێندن سوود لەوانەکانی ببینێ سوود لە حکوومەت ببینێ وەکو پلانی بی چیتان هەیە؟ کاک دەروونۆک وتم ئێمە تەلەڤیزیۆنی پەروەردەییمان هەیە لە ناو تەلەڤیزیۆنی پەروەردەیە مجموعەی لینکمان داناوە کە قوتابیان ئەتوانن داونلۆدیکەن لە ڕێگەی تەلەڤیزیۆنی پەروەردەوە ئەتوانن وانەکان گوێ لێ بگرن سایتێکی تەلەگراممان داناوە کە ئەتوانن لەو تەلەگراما ئیسفادەی لێ بکەن بە بۆنەی بەهۆی ئالەتە زیرەکەکانەوە بتوانن داونلۆدی ئەو ڤیددیوانە بکەن کە تیاتی ئەمە ڤیددیۆمانەیە بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی بە سریانی بە تورکمانی بۆ هەموو جۆرەکانی خوێندن بە زمانە جیاوازیەکان و بۆ هەموو بەشەکانی خوێندن کە لە کوردستانە هەن لەبەرەوە ئەتوانن ئەوان لە سایتی تەلەگرامەوە شتەکان دابەزێن 5,000 ڤیددیۆکە هەموو ڤیددیۆکەتوانن دابەزێنن تەلەبا گەڕێ بە دوای دەرسەکەی خۆی بزانێت لەکوێ لەکان ڤیددیۆ ئیسفادەی لێەکە لێوە دایێزێنن سەر ئالەتی زیرەک یا ئەتوانێت لە کاتی بڵاوکردنەوەی جەدوەلەکان لە تەلەڤیزیۆنی پەروەردەوە گوێ بگرێت یا ئەتوانێت بڕۆتە سەر ئەو سایتانەی کە بەرنامەکانی پەروەردەی تیا بڵاوکرێتەوە بخوێن ینی ئێمە هەموو ئاسانکاریەکمان کردو بۆ قوتابیان بتوانن ئیسفادە لە وانە ئەلکترۆنیەکان و خوێندنی ئەلکترۆنی وەربگرن و ئەوەی شایەنی وتنە و دڵخۆشکەرە هەتا ئێستا هەتا ئەمڕۆکە ئێمە قسەی تیاکەین ژمارەیەکی زۆر لە قوتابیان ئیسفادەیان کرد نزیکەی لە 7 قوتابیان هاتوونەتە دەرسەکانەوە و گوێگرن و شێوەیە ئەلکترۆنی تا ئێستا نەجاحەتێکی چاکی وەرگرتووە بەڵام تا ئێستا ناتوانین ئەحسایی کامل بین کە دەسەکانە خۆش زۆر سپاس قسەکانە تاوکە ببورێتخوا بە دوای ئەوە لەوە تەسەورەکەم لە خیلالی بڵین نیوەی یەکەمی ئەم ساڵە لە دوای نیوەی یەکەمەوە بتوانین هەندێک
ئاحسایی ڕێکوپێک بین و بزانین کە ئەم خوێندنە ئەلکترۆنی ئەم ساڵ چەند ئیسفادەیەوە بۆ قوتابیان و وەزارەتی پەروەردە چەند نەجاحەتی وەرگرتووە لە چۆنیەتی دەستوتنەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی کە هیوادارم نەجاحەتمان وەرگ بێت چونکە باوەڕ بێیانی هەموو کارمەندانی وەزارەت هەموو بەڕێوەبەرە گشتیەکان هەموو مدیرەکانی پەروەردەکانی قەزاکان لە ستافی وەزارەت و دیوانی وەزارەت هەمووی خەریکی ئەمەسان بستە شارە بە ڕێزەکان هەمووی خەریکی ئەم مەسلەی خوێندنی ئەلکترۆنیە و بە شێوەیەکی هەموو چەندین کۆبوونەوەمان لەسەر کردەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی سەرکەوتوانە بتوانین ئەم ساڵ تێپەڕێنین لەم زروفە ناڕەحەتاکە ئیسا بەسەر کوردستان. دەسەکانە خۆش سەیوان عەلیکاکەی بریکاری وەزارەتی پەروەردە هەڵبەتە پڕ بووی لە قسە ببوورە تۆزێک پەلشمان لێکردی بەڵام ئەمانەیە زۆرترین قسە بکەین دەسەکانی خۆش بێ و نمونەتان زۆر بێ و قسەی ئەخیرتم زۆر بەلاوە گرنگ بوو کە لە هەوڵی ئەوان کە کۆمەڵە داتا و زانیاری کۆکەنەوە لەسەرەوەی کایە ئەو بابەتانی ئێوە ئەو سایت ئەلکترۆنیەتان کەناڵە بەڕێزەکەتان تا چەند گەیشتووە بە خەڵک تا چەند گەیشتووە بە خوێنکاران ئەوە زۆر گرنگە چونکە زۆر جار سایتی گەورە هەیە پاریزە بەلاحی لە کوردستانە بۆ سەرف کراوە کە سەیری ناکە لە بەرووی کە وەکو پێویست پێشکەشی خەڵکتان نەکردووە. دەسەکانتان خۆش بێ هیوادارم هەمومان نیەتی بەرەو چارەسەربوون سەرکردنی کێشەکانمانە بێت نەگۆی کە بە ئەفکاری ترەوە قسەی لەسەر بکەین. ئەو شتانی کە کاکسەیوان باسی کرد لە ناو خوێنکارانە وەکو پێویست گەیشتووە بە خوێنکاران ئەزانم کە چوزانم جێگەیەکەیە لە تەلێگرام ئەو شتانەی تایە ئەو لینکانەی تایە ئیسفادیان لە تەلەڤیزیۆنی پەروەردەی کردووە بەس ڕاشقا وەکو کۆمپانیەکە قسە مەکە وەکو ئیسفادیان وەکو ئەمە کە سوشیال میدیاش گەورەمان هەیە تایبەتە بە خوێندن وەکو زانیاری پۆل 12 لە ناو قوتابیانین بە تایبەت و زۆر کاتەیە مەسەن سەرنجەکانیان وەردەگرین لە ڕێی کۆمنتەوە ئەو قوتابیانە بیانەوێ سوودمەند بن لەو وانانە دەتوانن سوودمەند بەڕاستی ئەوەی باشۆکو من پێویست شکۆ کۆی کە ئێمە تاقیقمان کردووە بە دوواداچوونمان کردووە ئەو شتانەی کە کاکسەیوان باسی کرد جێی دەستخۆشیە بەڵام وەکو پێویست نەگەیشتۆ بە خوێنکاران هۆکارەکەی زۆربەی کات تەڵەبەش بووە ینی مەسەن زۆر کاتە بۆ مەسەن ئەگەر شوێنشی دوورە دەست ئەتەرنێتی لێ نەبێت کێشە نیە قەیناکە ئەوان نەتوانن سوودمەند بەڵام قوتابی هەیە موبایلەکەی لەلایە و ئەتەرنێتەکەش لەلایە بەڵام ئامادە نییە ئامادەی بە کاتژمێر سەیری فەیسبوک یا ئینستاگرام بکە یاخود هەر یاریێک ئەلکترۆنی بکە بەڵام ئامادە نییە سەیری ئەو وانانە بکە کە وەزارەت پەروەردە لە وێبسایتێکی تایبەت دانێ بەڕاستی وەکو ئەو وانانی وەزارەتی پەروەردە ینی ڕوون و دروستە ینی هەندێک ئەپلیکیشنەیە لە کوردستانە کە دروست دەکرێ من بۆ خۆم جاری وایە هەندێک دام و دەستگای حکومی لە کوردستانە ئەو ئەپلیکیشنانیان داناوە کاچیتەنەوە هەر سەری لێ دەرناکە ینی ئەمە نە قورس و ناخۆشە لینکە ئەم لینکەکەیتەوە ئەوەکەیتەوە دوایەوە ینی ئاسانە زۆرش ئاسانە هەر قوتابیەک وەزارەت پەروەردە کۆدێکی تایبەت بەخۆی لە بۆ دروست کردیە ینی کە داخڵی وانەکانی دەبێتن هەر وانەیەکیش ناوی وانەکەی لەسرە یانی ئەم بەبێ مجامەلا ئەو قسەی دەکەم کە ئەوی بینیتم لە وێبسایتەکە لە سەرەتایەوە کە لە کاتی گەشتسەندنی بۆ خەڵک پەنابا خوێنکار پەنابا بۆ کۆمەڵی سنتەری وەکو ئێوەمانە قوتابیەکە زۆر کاتەیە شێوازی ئەدای مامۆستایەکە یان بەدڵی نیە لە خۆیەوە ینی مەسەن ئەگەرنا ئەو قوتابی ئەگەر بیوێت مەسەن مامۆستایەکە بە چەندی لەهجەش زۆر کاتەیە شی دەکاتەوە ینی چەندی مامۆستا تێدایە هەمان بابەت شی دەکەنەوە بەڵام زۆر کاتەیە قوتابیەکە یان ئەوە تەیە وەسیلەی ئینتەرنێتەکەی لەلانە یان ئەوە تەیە زۆر لەوانەیە لە سوشیال میدیا باش لە خۆیەوە تێنەگاتن بۆ مبەڕیرە گەگەڕێ ینی بۆی کە ئیترکە نەتوانێت دەرەجەی باشی تیابێت ئەکید لەوانەیە وەکو بەهانەی بەکاڵی بهێنیتن ینی زۆر کاتەیە پەنا دەباتە بەرخولەکانی بەهێزکردن یاخود مامۆستا تایبەتیش بەڵام هەر ئەو نمرەیە ناهێنن کە لە خواست و ویستی خۆی و ماڵەوەیدایە سازان مندەلاوی ئەتەوێ مەسەلەن بایتر باسی چارەسەرکەین تاو ینی ئێستا تاو کێشەکە هەیە حکوومەت ئاگای لێیە بە حکوومەت هەوڵی خۆیەوە بە پێوەی کە توانای هەیە ئیتر تواناکە لە جی خۆیەتی باشە یا خراپە و بابەتێکی ترە لەلایە گەزانین کە ئەم کێشەیە بەشێکی پەیوەندی بە ویژدانی خودی ئەو مامەسا بەڕێزانەوەی کە ئەمی شاکەن ینی چ ویژدانێکە تۆ هەمان وەکو خانم باسی کرد ینی هەمان مامۆسای ئینگلیزیە تۆ لە پۆلەکە فێری ناکەی تۆ لە پۆلەکە نایخیتە مێشکەوە بەڵام بە 10 سەعات لە دەرخۆ لە کۆی ئەو ساڵە زیاتر لەو 10 سەعاتی بەرکەوتووە خوێنکارە بەڵام لە ماڵەوە بەپارە و تێگەێنیت بەڕاستی قسەکە ئەوەیە کە ئیتر چۆن چارەسەری بکەین یەکەم چارەسەر ئەوەیە تۆ ئێستا لە هەولێر هەندێک مامۆستا هەن لە هەموو دەرسێک خاستەن ئەلمیەکان زۆر بەناوبانگن ئەینی ئەو مامۆستایان کە ئەڵێ 50 وەرەقە و 60 وەرەقە وەرەگرن باشە دیارە ئەم مامۆستایانە ئسلوبێکی تەدریسیان هەیە لای ئەوانی تر نییە باشە بۆچی ئێمە هاوین 3 مانگ ئەو مامۆستایە با حکوومەت پارێکی عجایبی پێ بداتێ پیرۆزی بێت
بەڵام بێت تەدریب بە مامۆستایەکانی شەشی دوانزە بکە فێریان بکە بڵێ من ئاوا دەرس ئەڵێمەوە وەرن فێر بن لە جیاتی تۆ بڕۆیە ناو ماڵ بە ماڵ نە فێری مامۆستایەکان کە تاکو لە ناو پۆل ئەو سیستەمە بەکاربێنن کە تۆ بەکاری ئەهێنی تۆ چۆن شەرحەکەی بە ئەو مامۆستایە ئەوە یەک دووەم شت بینەوە سەر خودی ناو عائیلە کاک دەروون تۆ ئەبێ جەوێکی زۆر تەندروست بۆ ئەو مناڵە بکەی تاکو بتوانێت سەعیتیا بکە سێەم شت ئێمە ئەبێ بڕۆینە ناو پۆلەکان ئایا ئەو پۆلە تەلەبەی زۆرە ئەگەر تۆ 45 تەلەبە بێ بە 30 دقە 35 دقە 40 دقە هیچ تێناگە ئەو تەلەبەیە ئێمە لە کوردستان پۆلمان کەمە مامۆستامان کەمە و تەلەبەمان زۆرە طبعا ئەوە کێشە دروستەکە لە ناو مەوزووە تۆ بە ئەم قسانە بەپی تحقیقی کردووە بە دوواداچوونێ بۆ کردویان ینی ئەو ئامارانی کە باسیەکەی خوێنکار زۆرە و مامۆستاکەمە و کاتکەمە خۆی وەزارەتی پەروەردە دائیمەن ئەڵێ ئێمە ئەسڵەن شوێنی بیلدینگ یعنی قوتابخانەمان کەمە ڕاست ئەوەش کێشەیەکە مامۆستاش مەجبورە چوونی تۆ قورسە چارەسەرکردنی ئەم کێشانە نە هیچ قورس نییە مامۆستا تەدریبی ئەوێ لەوانەیە منهەجەکەمان زۆرە باچاکی کەینەوە ئەگەر فعلەن ئەو منهەجە مامۆستا پێرا ناگە لە هەمان کاتیشدا لێرە مدیریش دەور ئەبینێ تۆ ئەبێ کۆبوونەوەیەک هەبێ و ئێمە کاک دەروون لەسەر وەرەقە لە کوردستان هەموو شتێک ڕێکە یعنی وەزارەتی تەربیە هەموو شتێک لەسەر وەرەقە ڕێکە تەطبیق ناکرێت و یەکەم شت دوای ئەو بەرنامەیە هیوام ئەوەیە کە ئیتر ئەو مامۆستایانە کە لە عینی مەکتب ئەلەقل ئەوانەی لە عینی مەکتب بۆیان نەبێت ئێواران بڕۆنە ناو ماڵی ئەو قوتابیانە لێرەش مدیر ئەبینێ کاکە ئەگەر لە یەک پۆل دەکەس تێناگا کێشەیە هەیە خەلەلێک لای مامۆستاکە هەیە و ئەوەش حەل نییە من مامۆستا نەقڵ کەم چونکە کێشەکەت برد لە یەک مەکتب کێشەکە دەرهێنا خستە شوێنێکی تر هەموو ئیشێک لەم کوردستانە با تەعین هەبێ لە ئیشی مامۆستایەتی ئەبێ ساڵ بە ساڵ مقابلە بکرێت ئەبێت تۆ بە مقابلە وەرگیرە ئیشتی حکومیش بێت ئەبێت تۆ حەزت لە ئیشەکەت بێ ئەبێت لە دڵەوە دەرس بڵیتەوە ڕاستە جوان بۆ ئەو دیاردێش کاک دەروون حکومت دەبی ڕۆڵێکی باشی هەبی لە بەهێزکردنی سیستەمی خوێندن بۆ نمونە بۆ قوتابخانە غێر حکومیەکان هەمان سیستەم بەکاردێن بۆ ئەو سیستەمی بێسترە بۆ ئەو سیستەمی لاوازە بۆ ئەو مامۆستایە لە قوتابخانەی حکومی دەرزەرێتەوە لە قوتابخانەی ناحکومیش هەمان دەرسێت لێ توانە هەیە لۆ لێرێنیتی یعنی هەمان توانە هەیە ئەوە بەشێکی جوابەکەی سازانخانە لەبەروی لە نەخۆشخانەی ناحکومیش لێمان تێگەڵە بێت لەبەروی لە قوتابخانە ناحکومیەکانە ئەو مامۆستایە ساڵانە ئیمتیحانەکرێتەوە ساڵانە مقابلە ئەکرێتەوە ئەگەر لە پۆلێکا بزانن چل تەلەبێ لەم چل تەلەبێت دەکەس تێناگا و مامۆسایە ئەڵێن خوا لەگەڵ بێ بەڵام لە کوردستانە ئەم شتە نییە یعنی لە کوردستانە ئەمەندە خاتر گیراوە ئەمەندە خاتر هەیە بۆ هەندێشت نەمیشاڵە هەندێشت زۆر بچووکە خەڵکمان تەمەڵ کردو ینی خەڵک بۆ ینی لە ڕابردوو بە ئێستاشەوە خەڵک بۆیە ئەوێ لە سەکتەری حکومیە ئیشکا لەبەروی مسۆگەرە دەوام کات دەوام نەکا کەسێک ناتووە بینی زۆر دەگمەنە لە هزار فەرمانبەرە ئەگەر فەرمانبەرێ لەسەر کەیسێکی ئەویش بە جۆرێک لە جۆرەکان فەسڵ گرێژنە خۆ چێ فەڵسڵک لێ چ فەرمانبەرێ لە کوردستانە چ مامۆستایەک لەسەر کەم تەرخەمی لە کوردستانە عقوبەی قورزیرەوە باسیەوە ناکەم نازام چوزانم دەڕۆژ شتێگەکرێت چوزانم دوور ئەخرێتەوە لەم مەکتەبە گوێزرێتەوە بۆ مەکتەبێکی تر دەردی سازانخان وتیانی نەخۆشەکە لە مەکتەبێکەوە هەڵەگری بۆ مەکتەبێکی لادی ینی یەکێک لە عقوبە قورسەکان ئەگەر هەبێ هی مامۆسایان ئەوەیە کە لە ناوشار هەڵیان کەنن بیان بەنە دەرەوەی شار تۆ ینی تۆ نەخۆشەکە لە ناوشار هەڵکەن برتە قەزایەک ناحیەکی داما و یا کوێرە دیەکەوە قسەکە ئەوەیە قسەکەی جەنابتانی هەمان مامۆسا بووە لە مەکتەبە ناحکومیەکە باشە و لە حکومێکە خراپە لەوەی لە حکومێکە قاچی خسۆتە سەر قات چۆن بێ خۆ فەسڵ ناکرێت هەموو جارێکیش تۆمەتەکە خەنە ملی خوێنکارە نە خوێنکارەکە خۆی تەمەڵە خۆی وایە داڵغی نیە ئەوەی نیەوەی لایەنێشکە شەیە کاک دەروون زۆر جار هەیە منهەز دەگۆڕێ کاتێک منهەز دەگۆڕێ ئاساییە هەمومان پێویستمان بە ئەپدێت هەیە پێویستە مەسەن دەوراتیان لەو بکرێتەوە ئەمن هەزت چۆن شەڕح دەکرێت چۆن ئەوە دەکرێتن لەلایەن مەسەن لەوەی سیستەمەکە وازح بی لەلایەن مامۆستایان پێشکەش بە
قوتابیەکان بکرێتن. دەستپێکردنی چارەسەری بنبڕکردنی مامۆستای تایبەت لەوە سەر چاوداگری کە تەڵەبەکە تێبگەێنرێتن کە مامۆستای تایبەت ناتوانرێت گرنگیت پێ بدرێت کاتون نمرەی 100% دەهێنی. هۆکاری سەرەکی گرتنی مامۆستا تایبەت ئەوەیە قوتابیەکە دەیەوێت نمرێکی بەرزبینی بەڕاستی. یعنی ئەگەر لە قوتابخانەکەی خۆشی یعنی مناڵم قوتابخانە حکومیەکان کەم تەرخەم نیە، زۆر کاتێک کەم تەرخەمی لای تەڵەبەکەیە، بەڵام قوتابیەکە بلێوێتن بە ئیسراح دواتر دوای دەوامەکە بچیتە ئەوەی یانم قوتابی دەناسم لە کاتی ئەسنای ئەوەکە هەر گوێ ناگریتن. مامۆستاکە دەجوولی بگرە بزانە بابەتەکە باسی چ دەکاتن، یعنی یەکسەر ئەوەیە چکە مامۆستایەکی تایبەتی خۆی هەیە لە ماڵەوە دەرێتن وڵاتەوە من گوێ لەو بابەتە ناگرم، یعنی پێویستە پێش هەموو شتێک وا لە تاکی کۆمەڵگە بگەیەندرێ وا لە خێزان بگەیەندرێ کە مامۆستای تایبەت ناتوانێتن 100 بە تەڵەب قوتابیەکەت بینێ، 100 بە کوڕەکەت بینێ، 100 بە کچەکەت بێنی، تەنها وەسیلەکە لە بەوەی بتوانێ بابەتەکە تێبگاتن. ئەو قوتابیەکە بەشێک لە لەقەبی ئەو مامۆسایانە فلان گرنتی و فلان مسۆگەر و بەڕە فلان ینی ببوورە ڕێک ینی و کۆمنتەیە کە بۆم نووسراوە، ینی ئەڵێ هەندێک لەو مامۆسایانە ڕێگوک و قاچاقچەکانی بین یۆنان و تورکیا ڕاستە بەڵام ناکرێت بۆ ئەمە لەسەر تاک ئیش بکەین، ئەمە باسی گشتی دەکەین، باسی هەموو پرۆسی خوێنە لە هەموو کوردستان دەکەین. یعنی ئەگەر قوتابیەکە بەڕاستی بێوە، یعنی ئەم لە سەرەتای بەرنامەکەش بە نمونەی خۆم دەستم پێ کرد، ئەگەر قوتابیەکە بەخۆی بێوێتن لە بابەتەکە بگاتن زۆر بە ئاسایی لە قوتابخانەکەم زۆر بابەت هەبوو، لە وانەکە زۆر وازح نەبوو، لە پرسیارم نەکردی سان وازح نەبوو، دەچمە لای مامۆستاکە لە بۆ شی دەکردمەوە بەڕاستی. بەڵام زۆر کاتێ دەبی قوتابی لەوە بگەێنرێت کە مامۆستای تایبەت ناتوانێت دەرەجەی بەرزت یعنی ناڵم ناتوانێتە، یعنی گرنتی نییە کە 100% پێدێن، تەنها وەسیلەکە سەدانەوەتی پاڵەرەکە قوتابیەکە بەخۆی هەوڵ بداتن بتوانێتن دەرەجەی بەرز بێنن. بۆمکە بە دوا قسە. بەڵێ کاک دەروون چەند هۆکارێکی شەیەکەوا دەکات مەسەلەن مامۆستا دەرسی تایبەت برێتەوە وەکو باسمان کرد کەم بنەوەی موچەیە، یاخود مەسەلەن ئەو خێزانانەوە لە منداڵەکانیان دەکەن مەسەلەن بڕوایان بە خودی خۆیان نەبی بە توانای خۆیان نەبی پشت بە مەسەلەن مامۆستای تایبەت ببەستن وەکو ستا محەممەد باسی کرد. ئەو مامۆستای تایبێتەوە لە قوتابیان دەکاتکەوە هەوڵی خۆی بەدەرنێخە مەسەلەن بیر و توانای خۆی بەکارنەینیتن لەوەی مەسەلەن بتوانین نمرێکی باش بینیتن و هەروەها ژینگەیەکی گونجاو لە نێوان خێزان لە بۆ قوتابی مەسەلەن لایانی خۆشگوزەرانی بی لەلایانی ئابووری بی لەلایانی ئەو ئەگەر بێت و گونجاوبی قوتابیەکە پێویستی بۆی نابیتن مەسەلەن دەستخۆش هەموو ئەو شتانی کە جەنابەت باسیەکەی تەواوە بەنسبەت موچەوە ئێمە ئەم چەند ساڵەمان لێ دەرکرد، بەڵام خۆ هەموو مامۆستایەکیش دەرس چانسەوەی نییە دەرسی تایبەت بڵێتەوە. مامۆستایانە توانم بڵێم نسبەی لە سادەی کۆی مامۆساکان نین، ینی کۆمەڵی مامۆسای زۆر مەحدودن کە ئاوانەی تایبەت ئەڵێنەوە. هەندێک لەو مامۆسانە هەر لە خودی ماڵەکەی خۆیان مەکتەبی چەند دروست کردووە بەڕاستی، ینی تەختەیان هەیە چوزانم تەلەبە دانیشیانی جێویان بۆ دروست کردووە کە ئەتوانی ئەو جۆ لە مەکتەبەکەی خۆیان دروستکە و بەدیەکی تریشا بەداخەوە لە کوردستانە ئێمە هەمیشە وتومەیان ئێمە میلەتێکی زۆر ئەوەین، ینی زۆر بەکەم رازین و زۆر بەکەم قەناعەت بە خۆمانەکەن و دڵمان خۆشە بێ. بەشێکی زۆری ئەو خوێنکارانەی کە یەکەم و دووەمەکانی بە تایبەت ئەم ساڵ من ئاگادار بووم ئەسڵەن کەمترین خوێنکاری ناو شارەکانی تیا بوو، هەمووی خوێنکاری ناو ئەو شوێنانە بوون کە ژوور و هەیوانێکیانەیە، بەڵام خوێنکارەکە توانیوێتی نمرێکی باش بێنێ، بەڵام بە پێچەوانەی ئەو خوێنکارانی کە زمینەیەکی جوانی ژینگەی خێزانیان بۆ خۆڵقاوە ژووری خۆیان هەیە. من لە هەندێک کە سوکاری خۆمۆسەی دەکەم، ینی ژووری خۆی هەیە، چوزانم سارد و گەرمی ژوورەکەی مەزبوطە، حەقی هیچ شتێکی نییە، جوی وای بۆ خۆڵقاوە نانی بۆ برێتە ژوورۆ بەسینی، بەڵام لە کۆتاییە 65 خوێنکاری کە ئیشی شکات و ئەوە شکاتوە شکا، بەڵام لە کۆتاییە قسەکەی تۆ تەواوە ئەبێ ئەگەر کرا لەم وڵاتە ڕۆژێت لە ڕۆژان بتوانین ژینگەیەکی تەندروست و جوان بۆ مناڵەکان دروستکەین خراپ نییە، بەڵام لە کۆتاییشە هەمووی ئەمانە کۆمەڵێ موبەڕیرەکە دووبارەوە لە تەلەبا کات کە ینی خوێنکارێک 1 ساڵ لە پۆلی شەشە بێ ئەگەر چاوەڕێ بکە ژووری خۆی هەبێ وا ئەو ساڵی لێڕات و دەرەجەش نانێ دەسەکانی خۆش بێ. زۆر سوپاس ورد باسی دیاردەکەمان کرد کاکە حەمەجان تۆش دوا قسەم بۆ بکە. خۆی دەمەوێت دیسان بێمە سەر ئەو بابەتەی قوتابی پێویستە متمانی زۆر باشی بەخۆی هەبی بەڕاستی، یعنی پێش ئەوەی کە دەبێتە قۆناغی 12 ئەو ترسە لە لای خۆی لاب دەکە قۆناغی چکە بەڕاستی ئەوەی گرنگە لە قۆناغی 12 زۆرترین کات قوتابی مامۆستایی لە بۆ دەگیرێتن و زۆر کاتیشەیە قوتابی لە پێشەوەی بگاتە قۆناغی 12 ئەو فکرێ لە قوتابیەکانی پێشە خۆی دەبینیتن، یان کە مامۆستای تایبەتان لای ئەگەر بۆم بکەی بە دوا قسە ساڵانە تقریبن ساڵانە لە هەولێر بۆ نمونە چەند پارەوە سال لە بەرنمەیەکە هەفتەیەکە سێرچمان کردو تۆ باسێکرەڵێ
خانم باسی کرد ئاڵتونەکانی نازانم کامتان خەیاڵیە خەیاڵیە ئەفرۆشتێ بۆ مامۆسای تایبەت خان و فرۆشتاوە بۆ مامۆسای تایبەت ئەتوانین بزانین پارەکە خەیاڵیە زۆر کاک دەرون یعنی قوتابی هەیە مەسەلا بە گروپاتە بۆ نمونە ئەگەم وەکو نمونەک بهێنەوە بۆ نمونە گروپەکە ئەگەر 5 تەڵەبەی تێدابی بۆ ئەو منهەج کاملێک کە مامۆستاکە وەری دەگری کەمترین بڕی ئەگەر وەری بگری 5 میلیۆن دینارە لە هەر هەفتانە لە هەرێکیانە بە هەر گروپەکە بە گروپەکە بەڵێ یعنی زۆر کاتێ مامۆستا هەیە 20 گروپ تا 50 گروپیشی هەیە ساڵانە ئەوە یەک مامۆستا یعنی وەکو نمونە باسی دەکەم ینی زۆر کاتەیە مەسەرەن نرخەکە زۆر بەرزتریش بەپێی ینی بەرزتریش ئەگەر باسی بکەی مەسەرەن زۆر مامۆستا هەیە نرخەکەی زۆر لە 7 میلیۆن ئەوانە زیاتریش بەپێی ئاستی مامۆستا و ناوبانج مامۆستایەکە دەور دەبین بەڵام ئەوەی گرنگە ینی وەکو چارەسەر لە کۆتایی کە باز بکرێتن قوتابی پێویستە زۆر متمانەی بەخۆی هەبیتن یعنی ئەوە لە مێشکی دەربکاتن کە مامۆستایەکە دەتوانانی إلا سەد پێ بێنی ناخۆشی ئەگەر هەوڵ بدە لەگەڵ مامۆستاکەی قوتابخانەی ینی هەوڵێکی جدی لەوانەکان بدە بە دڵنیاییەوە دەتوانێتن سەرکەوتوو بێ و نمرەی زۆر بەرزترش بینێت لەو قوتابیانێکا من قوتابی دەناسم 2 ساڵە هەر چەندین مامۆستا لە بۆ دەگیرێتن هەر نمرەکەش نەگەیشتە خواست و ئەوەی وەکو ئەگەر باسیش بکەم نەک بڵێ وەکو نمرەکە زۆر ئەوەی یانی ویستێتی 95 بێنە معدەلی 73 نەیتوانێت بگاتەوە ئەوەش بەجەناب بڵام ئێوەش وەکو سنتەرێکی ڕاوێژکاریتانە گرنگە و قسانی کە لەم بەرنامەیە کرده ئێوەش ینی گۆڕانکاری لە وڵاتە بە هەموو کات یانی ئەمە نەک لە مەسەلەن سنتەرەکەمانەمە هەتا لە سوشیال میدیاکەشمان کە سوشیال میدیاکی پەروەردەیی و زۆر گەورەی خوێندنە کە لە هەموو کوردستان سیر دەکرێت یانی ئەمە لەسەو بابەتەش کە پێشتر قسەمان لەسەری کردیا هەر ئەزمموی خۆم زۆر کاتەیە باس کردیا ئەتو دەتوانی بە خۆت متمانەت بە خۆت هەبیتن یاری بۆ بتوانێت سەرکەوتوی لە پۆلیۆ ئەزمموی یەکەمەکانی سەرکەوتوی بۆ کوردستان ئازێتی کێشە سازانە مندەلاوی دوا قسەم ئەوەیە کە ئەو مامۆستایانە کە ئێستا کاک محەممەد باسی کرد 5 میلیۆن و 6 میلیۆن و اینجا دێت 30 گروپی هەیە یعنی هیوادارم حکوومەت بزانێت کە مامۆستای وا عجایب هەیە بیان باتە ناو مەکتەبەکان تدریب بکەن کاکە ئێستا مامۆستا باشترین کاتە کۆرۆنایە کات زۆر هەیە هەر ئۆنلاینیش بێ ئەو مامۆستایانە تۆزێ توانایان بەقوت بکەن تاکو بتوانن خۆیان منهج بڵێنەوە و ئاخرشت هەر ئەچێتەوە سەر ماڵ و مناڵێوێەوە دەست پێەکە ئێستا بۆتە کولتور هەر بزەبت بۆتە کولتور جانتاکەت چ مارکێکە مامۆستاکەت ناوی چییە؟ ئەمە کاریساتێکی مشتەمەعەکە و هیچ من ڕخنە لەسەر ئەو مامۆستایە دانانێم بلعکس مامۆستایەکی زیرەکە ئەتوانێت شتێک بکە کە مامۆستای ناو پۆل پێ ناکرێت با فێری بکە دەسەکانی خۆش پێما بێورد باسی دیاردەکەمان کرد لە کۆتاییە باسیەوە کە مەگەر ئەو پێشنیارەی سازانخانیش پێشنیارێکی دروست بێت بەڵام مامۆستایەک ویستی خۆی نەبێت کەسی تر فێرکات مامۆستاکانی هاوڕێی فێرکات ئەو تاریقی تەدریسی کە ئەمهێتی ئەوانی تریش فێرکە و دەست هەڵ نەگرێت لەو بزنسەی کە بە گیرفانی کەسوکاری خوێنکاری فەقیریەوەیەکە ئەم دۆخە هەروە بێت لەبەرەوە بەر لەوەی بیر لەوە بکەینەوە کە بە چ میکانیزمێ چارەسەری بکەینە بێ بیر لە گەڕانەوەی ئەخلاقی پیشەیمان بکەینەوە بۆ هەر پیشەیەک و بە تایبەت مامۆستاوەکو و خانم فەرموویانی ڕەنگە هەموو پیشەیەک مەجای ئەوەی تیاابێ زیارڕەوی تیا بکرێ بەڵام مامۆستایی ئەرکێکی پیرۆزە خۆمان بۆ خۆمان ڕەنگە من بۆ خۆمە میشاوە دووباراکەم و ینی هەندێک ڕووداوی ناو قوتابخانەکەم هەیە لە سەرەتایە وای کرد کە من نتوانم لە ژیانی خوێنکاریمە لە 6 زیاتر بێنم و بە تەلەبەیەکی تەمەڵیش ناوم بینەوە و من نەماومەتەوە بەڵام نەمەتوانی دەرەجی زۆر بێنم لەبەری وێنەیەکی وایان پیشان نام لە سەرەتاییەوە و کاتێکیش لە حقیقەتی وێنێت تێگەشتم کە فریان نەکەوتم دەرەجەی باش بێنم هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم دەنون و دیاردی ئەم جارە تەنها یەکشت بکات گەڕانەوەی ئەخلاقی پیشەی بێ بۆ بەشێک لەو مامۆستایانی کە بەداخەوە لە دەستیان ناوە کاتێکی خۆش.